یاریگای یانەی سلێمانی و یانەی نەورۆز دوایین ئامادەکاریەکانی لە خاکی خۆی بۆ یەکەم یاری پرۆلیگی عێراقی ئەنجامدا. یانەی نەورۆز ئەم وەرزە بە شێوەیەکی جیاواز دەچێتە نێو کێبڕکیەکانی پرۆلیگی عێراق لە کاتێکدا چەندین گرێبەستی نوێ ئەنجام داوە بە مەبەستی بەدەستێنانی پلەکانی پێشەوەی ڕیزبەندی. یاری دەدەری ڕاهێنەری نەورۆز بەم شێوە باس لە ئامادەکاریەکان و ئەنجامدانی یاریەکان یانەکەی لە شاری سلێمانی دەکات کە وەرزی پێشوو لە کۆتایی خولەکەدا یاریەکانی لە یاریگای سلێمانی ئەنجام دەدا. بەڵێ بێگومان تازەگەری هەیە لایەن یاریزانەکانەوە بۆ تیپەکە یاریزانی تازەمان هێناوە. ئیشەڵا ئێمە بۆ هەموو یاریەک ئامادەی نەک تەنها بڵین کە لەگەڵ یانەی زەورابێ ئێمە خۆمان باشی ئامادە کردو بۆ خولەکە. وەرزی ڕابردوو زۆربەی یاریەکانمان لە دەرەوەی یاریگای خۆمان بوو. ئەم ساڵ خۆشبەختانە کە یاریەکانمان لە نەو یاریگای خۆمانە ئەنجامەدەین ئەمە ئەتوانم بڵێم زۆر گرنگە بۆ ئێمە کە بتوانی تۆ یاریەکان لە ناو شاری خۆت و لە ناو یاریگای خۆت و لە پێش هاندەرانی خۆ دیاریکە ئێمە بە تایبەت ڕۆحێتێکی باشە بێ بۆ یاریزانەکان. یاریزانان یانەکەش بە ئومێدەوە لا وەرزی نوێ دەڕوانن و هیوای بەدەستهێنانی ئەنجامی بەرچاو لە خولەکەدا دەکەن. بۆ شێوەیەکی باش خۆمان بووە ئامادە کرد بۆ یاریان بەرامبەر یانەی زەورە ئینشاءڵڵا بتوانین ئەنجامێکی باش بەدەستبێنین. وەکو دەزانم ساڵ تیپەکەمان جیازە ساڵانی ڕابردوو یاریزانی نێو باشمان هاوردو ئینشاءڵڵا بتوانین ئەنجامی باش بەدەستبێنین لە سەرەتای خولەکە. بڕیارە لە 26 مانگ یاریەکانی پرۆلیگی عێراق دەست پێ بکات و یانەی نەورۆزدا یەکەم یاریدا لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی زەورە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.